لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 255 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون وما تنفقوا من شيء فإن الله به عليم. بەڵێ خۆشەویستان، لە دوای ئاتەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی کەسانێکی بێباوەڕی کرد کە دەفەرمی إن الذين كفروا وماتوا وهم كفار فلن يقبل من أحدهم ملء الأرض ذهبا ولو يفتدى به. کەواتە کەسانێکی بێباوەڕ ئەوانەی کەوا لەسەر کوفر ژیانە و مردینە، ئەوە کەسانێکن ئەگەر هەموو سەر ڕووی زەوی هەر یەک لەوان مولکی ئەوان بی هەمووی زێڕ بی ببەخشی لە پێناوی خوای گەورە لێی قبول ناکرێت لە ڕۆژی قیامەت، و یاخود هەموو سەر ڕووی زەوی مولکی ئەو بی زێڕ بی لە قیامەت بێ خۆی بکڕیتەوە لە جەهەنەم، ئەوە لێی قبول ناکرێت. بەڵام ئەدی ئەگەر کەسێک ئیماندار بی لە ژیانیدا ببەخشی، ئەوەیە مەطلوبە و خوای گەورە ئەوەی قبول دەکاتن و ئەوەیە کەوا سوود بە ئینسان دەگەینی. کەواتە لە دوای ئەوەی کەوا باس ئەوەی کرد کە کەسانێک ئەوەی کەوا کافرن لەسەر کوفریش دەمرن، بەخشینی ئەوان نە لە دنیادا مادەم لە بۆ خوای نەبووە کافر بووینە، نە لە قیامەتیش ئەگەر هەیان بی ببەخشن بە کەلچیان نایە. ئەدی چی بە کەلک دێ؟ ئەوە بە کەلک دێ کە لە ژیانی دنیادا ئیماندار بی لە پێناوی خوای گەورە ببەخشی، ئەوەی بە کەلکت دێ. ئیتر ئەو مناسبە ئەوەیەتە لەگەڵ ئاتی پێشترێ. لەن تەنالوا البر، ناگەنە بیر، ناگەنە مەرتەبەی بیر. بیر واتە کەمال الخەیر، واتە ئەو پەڕی چاکە، ناگەنە ئەو پەڕی چاکە ئیلا بەوەی نەبی حتا تونفقوا مما تحبون، هەتا وەکوو ئەوەی ببەخشن کەوا خۆشتان دەوێ. وما تنفقوا من شيء فإن الله به عليم، و هەر شتێک ببەخشن لە پێناوی خوای گەورە، ئەوە الله سبحانه وتعالى بەبێ گومان پێی ئاگادارە. جا لێرەدا یەکەم شت بیر دیارە وەکو گوتمان کەمال الخەیرە لە خوای گەورە سبحانه وتعالى کە باز لە بیر دەکا یەک لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە سبحانه وتعالى وأن الله هو البر الرحيم. البر واتە ئەو خوای کەوا هەموو بیر و چاکە لای ئەوە سبحانه وتعالى. ولن تنالوا البر لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە صحیح مسلمدا هاتێ کاتێکەوە نەواسی کوڕی سەمعان خوای لێ ڕازی پرسیا لە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم دەربارەی بیر و دەربارەی ئیثم. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم البر حسن الخلق والإثم ما حاك في نفسك وكرهت أن يطلع الناس عليه، ياخذ أن يطلع عليه الناس. كواتا ليردا بيان صلى الله عليه وسلم بر بەرامبەر بە ئیثم باس کردیە، بر بەرامبەر بە ئیثمی باس کردیە. کەواتە ئیثم دیارە گوناحە، بریش چاکەیە، تاعەتە، خەیرە. جا لێوێندە لە تەفسیرەکەی یاخود لە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باس لە بیر دەکات دەفەرمێ البر حسن الخلق، واتە بیر و چاکە ئەوەیە کەوا خوڕەوشتت باش بی. دیارە گەیشتن بە خوڕەوشتی چاک یەک لە خوڕەوشتە هەر چاکەکان ئەوەیە ئەن تونفقوا مما تحبون، ئەن تونفقوا مما تحبون، ئەوە ببەخشی کەوا پێت خۆشە، ئەوە ببەخشی کە پێت خۆشە. دیارە بەخشین بە هەموو شێوەیەک هەر باشە، بەخشین بە هەموو شێوەیەک هەر باشە. ئەو عیباداتانی کە لە نێوان بەندەیە لەگەڵ خوا سبحانه وتعالى، هەموو عیباداتەکان طبعا لە نێوان بەندە و لە نێوان خوایە، بەڵام هەندێک لەو عیباداتانە لە نێوان بەندە و لە نێوان خوایە و نەفعیشی لە بۆ خەڵکی هەیە، نەفعیشی لە بۆ خەڵکی هەیە. ئیتر
ئەو نەفعی کەوا لە بۆ خەڵکی هەیە هەرچەندێبی مهمە بەستت خوابی سبحانه وتعالى بەڕاستی ئیسفادەی زۆرە لێ هەندێک لە زانان دەفەرمون ئەو عیباداتانەی کەوا لە بینی تو لە بینی خوا و نەفعیش لە بۆ خەڵکی ئەوەیان باشترە لەو عیباداتانەی کەوا لە بینی تو خوای هیچ نەفعی لە بۆ خەڵکی نیە هەتا وەکو بە حەدیث کەواکو لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕوایەت دەکرێتن ما معناکەی کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی پێم خۆشە بچم حاجەتی برایەکی مسلمان جێبەجێ بکەم ئەوەم پێخۆشە لەوەی کەوا ئەو ئەوەندە لە مزگەوتەکەم ئیعتیکاف بکەم ببینێمەوە ئەوانەی ئیعتیکاف و مانەوەکەم تەنها لە بینی خۆم و خوامە بەڵام ئەویان لە پێناوی خوا و نەفعیشی لە بۆ کەسێک کە هەبیتن لێ دەڵێن ئەو عیباداتانەی کەوا بە مەبەستی خوا دەیکەی و نەفعیشی لە بۆ خەڵکی هەیە ئەوە شتی زۆر چاکە ئیتر خوای گەورە دەفەرمێ ناگەنە مەرحەلەی بر ناگەنە قیممەی بر چاکەکاری و کەمالی خەیر بەدەست بینن حتى وەکو تنفقوا مما تحبون زەلێرە حتى وەکو معلومە دیارە مەسافەیەک هەیە لە بینی تو لە بینی گەیشتن بە بیر ئەگەر بالضبط بۆ حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لێت چی بدەینەوە فعلا ناگەیە کەمالی حسن الخلق حتى وەکو دەگەیە ئەوەی کەوا لە پێناوی خوا ئەوەی هەیتت ببەخشی ئەوەی کە خۆشت دەوێت لە پێناوی خوا ببەخشی ئەوەی کەوا خۆشت دەوێت لە پێناوی خوا بیبەخشی کەواتە مەسەن ئەتو شتێکت لە خۆ زیادە ئەدی خۆفڕەی بدەی باشیان بیدەی خەڵکی بیدەی خەڵکی باشترە بەدەلیل ئەو ئاەتەش کەوا لە سوڕەتی ئەلبەقەرە وەکو باسمان کرد لە کاتی خۆی کە وەیەسئەلونەکە ماذا ينفقون قل العفو کەواتە چ ببەخشن خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ پێیان بڵێ العفو واتەوەی زیادە لە حاجەتی خۆت بیبەخشە ئەوەی زیادە لە حاجەتی خۆت بیبەخشە بەڵام لێردا دەفەرمی حتى تنفقوا مما تحبون ئەوەی کە خۆشتان دەوێت بیبەخشن لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى کەواتە مەراحیلە قۆناغە ئینسان پێویستە هەوڵ بدا مجاهدەی نەفسی خۆی بکە ئەوەی زیادە بیبەخشی ئەوەی پێخۆشە و نایخۆشە بیبەخشی نەک فڕێ بدە با کەسێک ئیسفادەی لێ بکە بەڵام حتا دەگەیە ئەو قۆناغەی کەوە حتا لە بۆ باوڵین گەیشتنە بە نهایەتی بر ئەوش ئەوەیە ئەوەی کە خۆشت دەوێت بیبەخشی کەواتە هەموو خوڕەوشتەی چاک لە خۆت بەدەست بینە هەوڵ بدە لێت ڕنگ بداتەوە خوڕەوشتی چاک کە خوا خۆشی دەوێت سبحانه وتعالى پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆشی دەوێت ئەو جا با بڵێن لە شتێکی کچکەوە دەست پێ بکە هەتا وەکو دەگەیە قیمەی بر و چاکە دەگەیە قیمەی بر و چاکەکەوە ئەوەی کە خۆشت دەوێت بیبەخشە ئەوەی کەوا خۆشت دەوێت بیبەخشە لە ناو ماڵەکەت تەماشا بکەی چت پێخۆشە چێهات زۆر پێخۆشە لەو ممتەلاکاتێکە هەیتت ئەوی ببەخشی ئەو بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا حرست هەیە لە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوای گەورە سبحانه وتعالى لێ ئەوەی کە خۆشت دەوێت دەیبەخشی نەکەر ئەوەی لێت زیادە ئەوە هەر هیچ کەواتەوە بەڕاستی قۆناغێکە دەیەوێت لەن تەنال البر حتى تنفقوا مما تحبون مما دیارە من ئەوجا لێردا ئایا لە بۆ جنسە یان لە بۆ بەیانی جنسە یان لە بۆ تەبعیضە ئەگەر لە بۆ بەیانی جنس بی کەواتە لەن تەنال البر حتى تنفقوا مما تحبون واتە ئەوەی کە دەتانەوێت ئەوەی کە هەیتان خۆشتان هەمووی ببەخشن یان ئەوە تا لە بۆ تەبعیضە واتە ناگەنە بیر هەتاوەکو هەندێک لەوەی کە خۆشتان دەوێت بیبەخشن لە پێناوی خوای گەورە هەندێک لەوانی کە خۆشتان دەوێت بیبەخشن لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى دیارە زانان ئەویشیان باس کرد دەکرێت وەکو ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای دەڵێ دەکرێت هەردووچی وەربگیرێ کەواتە لە کەسێک لۆ کەسێک دەگۆڕێ ئەگەر کەسێک وەکو ئەبوو بەکر خوای لێ ڕازی بی ئەو سیقە و یەقین و تەوەکولی لەسەر خوا هەبی سبحانه وتعالى کە لە خۆی ڕاببینیتن هەموو ماڵی خۆی چەندین جار هەموو ماڵی خۆی بەخشیە ئەو یەقین و تەوەکولی وەکو ئەبوو بەکر هەبی خوای لێ ڕازی بی و هەروها لە بەرامبەریشدا ئیشێکی هەبی کەوا ڕەجای هەیە لەو ئیشەی بکرێ عینی خۆی پێ بژێنتەوە نەبیتە عالە و نەبیتە بارگرانی لەسەر خەڵکی دیکە و لە خەڵکی داوانەکە لە بەرامبەرەوەی کەوا هەمووی بەخشیە دەڵێ با هەمووی بەخشی بەڵام ئەوەی کەوا ئەو یەقین و تەوەکولەی نێ وەکو ئەبوو بەکر خوای لێ ڕازی بی و لە مقابلیشدا ئیشێکی واشی نێ کەوا ڕەجای ئەوەیە کە بەخشی هەمووی تعویزی بکاتەوە با هەندێک لەو شتێکەوە خۆشی دەوێت ببەخشی کەواتە هەردووک جێی دەبیتەوە والله أعلم وما تنفقوا من شيء هەر شتێک ببەخشن من شيء قليل أو كثير هەر شتێک ببەخشن لە پێناوی خوای گەورە کەم بیان زۆر ئەوەی خۆشت دەوێیان خۆشت ناوێ هەر شتێک بەخشی لە پێناوی خوای گەورە فإن الله به عليم بەتأكيد
الله سبحانه وتعالى پێی ئاگادارە کە پێی ئاگادار واتە پاداشتان دات و لای خوای گەورە نافەوتێ. ئەو شتێکەوە مەسەن کەسێک کەوا بەخۆی با بڵێن هەبوون نییە، کەسێک کە بەخۆی دەستکورتە بەڵام شتێکی زۆر خۆش دەوێت لەوانەیە بە نسبەتەوی بەخشینی 1000 دینارێک 1000 دینارێکەوە لایوی زۆر پێویستی پێ هەیە، زۆر خۆشەویستە لای لەبەرەوەی حاجەتی پێ هەیە، لەوانەیە بەخشینی و 1000 دینارە لە بۆ کەسێک کە مقارنەت لەبەوی ملیۆنێرێکە ئەگەر 1 ملیۆنیش ببەخشیتن لەوانەیە ئەو 1000ەوی لای خوای گەورە قیمەتی زیاتر بیتن. کەواتە مهم خوای گەورە ئەوەی لە تو دەوێت کە لە پێناوی خوا ببەخشی سبحانه وتعالى، ئەوەی کە خۆشت دەوێت ببەخشی. تەماشا دەکەی سەحابە خۆیان لێ ڕازی بی لە پاش دابەزێنێ و ئاەتەی فعلا ئەوەی کە پێیان خۆش ببەخشیتیان لە بۆ نمونە وەکو لە بوخاری و مسلم و ئیمام ئەحمەد هاتیە کاتێکەوە ئەبوو تەلحە خوا لێ ڕازی بیتن کە خاوەن کەسێکی ئەنساری بوو، خاوەن باغ و باغاتێکی زۆر بوو لە دارخورما لە مەدینە، ئیتر خۆشەویستترین باغ لە لای ئەو باغە بوو کە ناوی بەیڕوحا بوو کە نزیکی مزگەوتیش بوو یاخود بەرامبەری مزگەوتی پێغەمبەر بە سڵاو سەلەم جار بەجار پێغەمبەر دەچووە ناوی و هەروە ئاوەکەی دەخوارد لەبەر ئاوێکی زۆر سازگاریشی هەبووە. ئیتر ئەنەس دەفەرمێت کاتێک ئەو ئاتە دابەزی لەن تەنالوا البر حەتى تنفقوا مما تحبون، دەفەرمێت ئەبوو تەلحە هاتە خزمەت پێغەمبەری سڵاو سەلەم فەرمووی خوای گەورە سبحانه وتعالى و ئاتەی دابەزاندی و ئەمنیش خۆشەویستترین ماڵ لەلام ئەو باغەیەکەوە بەیڕوحایە، ئینجا یا رسول الله ئەوە سەدەقەیە و ئینها صدقة لله، بەخشیم لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى ئەرجو برها ودخرها عند الله. ئیتر ڕەجام وایە خوای گەورە لێمی قبول کە پاداشم بداتەوە لای خۆی خوای گەورە سبحانه وتعالى ولو استطعت أن أسرها لم أعلنها، خۆ ئەگەر بشم توان بە هەر بەنهێنیش بیا رسول الله تاوەکو ئیخلاصی زیاتر تێدا بیتن ئیعلانیشی ناکەم، ئیتر فضعها یا رسول الله حيث أراك الله، ئیتر ئەوە بەخشیم یا رسول الله لچەی دادنەی ئەتو دای بنێ و بیدە هەرچێ ئەتو بە خۆت دەیدا پێت چاکە. ئینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخ ذلك مال رابح ذاك مال رابح، ئیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێن بەخ واتە با بڵێن بە تەعەجوبەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم مەدحی ئیشەکەی دەکاتن، دەفەرمێن بەڕاستی ئەو تیجارەتی زۆر بەقازانجە وإني أرى أن تجعلها في فقراء أهلك، ئیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێن ئەم پێم چاکە بیدێ فەقیرەکانی خزم و کەسی خۆت، فەقیرەکانی خزم و کەسی خۆت. ئیتر بەو شێوەیە و باقی سەحابەش عینی مەواقفیان لێ دەجێڕێتەوە. مهم ئەوەی ببەخشی کەوا بیسەلمێنی کە فعلا لە پێناوی خوا ئامادەی کە ئەوەی خۆشت دەوێ بیبەخشی لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى. و لە تەفسیری قاسمی داهاتێ کە قەولی قاشانی نەقل دەکات دەربارەی ئەو ئاەتەی دەفەرمی في هذه الآية كل فعل يقرب صاحبه من الله فهو بر، واتە دەفەرمی هەر کردەوەیەک خاوەنەکەی پێ نزیک بکاتەوە لە خوا ئەوە بر و چاکەیە، ولا يمكن التقرب إليه إلا بالتبرؤ عما سواه، ناکرێ ئەتو لە خوای گەورە نزیک بیەوە إلا بە بەراءەتکردن لە غەیری خوا سبحانه وتعالى. فمن أحب شيئا فقد حجب عن الله تعالى به، سبحان الله. دەفەرمی هەر کەسێک شتێکی خۆشویست لە دنیادا لە قەدەر خۆشویستنی ئەو شتەی لە خوا دوور دەکەویتەوە، وأشرك شركا خفيا، لە قەدەر خۆشویستنی ئەو شتەی غەیری خوا شرکەکی خەفی و شاراوە لە دڵی دروست دەبی، لتعلق محبته بغير الله، لەبەرەوەی محەبەتەکەی بە غەیری خوا ئەو هەندە کە پەیوەست بە غەیری خوا لە خوای گەورە دوور دەکەوتەوە و شرکێکی شاراوە دروست دەبی. كما قال تعالى ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله، سورة البقرة. كواتاوكو خواي قورد فرمي خلقانك هنا شريك لبو خواي قورد پیدا دکن من دون الله أندادا لتسيوا لوي شريك لبو پیدا دکن كوا لخوشويستن وكو خوا خوشيان دوي وآثر نفسه به على الله. إتر كسيك كوا لغير خواش تيشي دي كي خوشويست إتر ئەوەی پێ مفەزەڵتر بی و یاخود بە پێشی بێخی لەسەر خوا فقد بعد من الله بثلاثة أوجه، ئەو کەسە لە قەدەر خۆشویستنی شتێک لە غەیری خوا دەڵێ لە خوای گەورە دوور دەکەوتەوە بە سێ شێوە، وهي محبة غير الحق، خۆشویستنی غەیری حق غەیری خوایە، والشرك وتوشی شرکی خەفیدێ، وإيثار النفس على الحق، وإيثار النفس على الحق واتە ئەتو نفسي خود بسر ديخي لسر حق لسر خواه سبحانه وتعالى. فإن آثر الله به على نفسه وتصدق به وأخرجه من يده، أجر أوشتك خوش الدوي
لأعراض وخوشيكان دنيا أجر خواد بسري تفضيل كر خواد ببيشيا خستو وهروها كرت صدقه لبيناوي خوا بخشيتو لناو دستي خود نهشت فقد زال البعد يتر أو دوريا لنيوان تو لنيوان خوا نامنه وحصل القرب نزيك دبيو لخوا يقول سبحانه وتعالى وإلا بقي محجوبا أجرنا واش نكات براستي أو كسا لبيني أو لبين خوا حجاب دروز دبي وإن أنفق من غيره أضعافه أجر لغيري أو شتي خوش دبي سندين قاد شتي ترب بخشي بلام أو شتي نبخشي كبي خوشة ناكاتن أو شتي كبي خوشة ويستبي بخشي فما نال برا لعلمه تعالى بما ينفق باحتجابه بغيره وباحتجاب بغيره كواتب راستي ما بس تكلي رسيا يعني وكو قاشاني دلي أويك ما بسته أويك خواي يقول لأيما يدويتن أويك لغير خوا خوش مان دوي لبيناي خوا بيوستا بيبخشين أوي لغير خوا سبحانه وتعالى هرشتيش ديك الأعراض الدنيا خوش مان دوي بيوستا استعداد مانه لبيناي خوا بيبخشين تاكو بيسلمين خوش تويستي خوا سبحانه وتعالى ظالة بسلمان دا يتر خوا يقول أوي لأيما دوي أوي لأيما دوي يتر لخوا يقول داوكارين لو كسانبين كخواي يقولوا إيمانو يقين مان بيبخشي كوا أويك خوش مان دوي لخوش لأعراض كان جاني دنيا لبردست مانا خواي يقولوا أو إيمان مان بيبخشي موفق مان ككلبيناي خوا بيبخشين تاوكو بقينا منزلتي بر كوكو خواي يقول لردا دفرمي كنايغني حتى وكو أويك بيتان خوش بيبخشن لخواي يقول دوا كان لو كسانبين كوا أو إيمان من ببخشي وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.